ئێستا کە ڕۆژی ئیش دەکەی 10,000 ئیش دەکەی 12,000 ئیش نازانی خەمی مندار بخۆی خەمی خۆت بخۆی نانی ژیانەکە زۆر زەحمەت بووە. 31 ساڵ بەر لە ئێستا عارەبانەیەکی کڕی و لەنێو بازاڕی شێخەڵای هەولێر دەستی بەکارکردن کرد کە سەرەتا دەستی بەکارکردن کرد ژیانی هاوسەرگیری پێک نێنا و بەڵام ئێستا سەر و ڕێشی سپی بۆ و خاوەنی حەوت منداڵیشە مامەی و ماندوو نەبی چۆنی مامەی و لۆم باز بکە بزانم لە چ وەخت بۆ عارەبانەیەت کرد و ساڵی چەند بوو تەمەنیشت چەند بوو ئەو کات؟ ئەو کاتە تەمەنم 22 سال بوو 22 سال بووم ئەوەشی عارەبانەم کرد ئەو زەمان عارەبانی دار هەبوو دارەکە دەشکە جای ئێستا ئەو ئاسنە باشترا ئاسنەکە بڵۆکێک ناشێ ئاسن باشترا. باشە مامەی چەند منداڵ بۆ عارەبانەیە ژیانی هاوسەرگیریت پێکی ناوە بۆ خۆت یان سەرەتا ژنت هەبوو یان نەبوو کە عارەبانە ژنم نەبوو ئەو کاتی ئەو کاتی ژنم نەبوو تەمەنم 22 سال بوو کە ژنت تێنا و دوایی هەتاوە کێسەش هەر ئەو کە بەردەوامی بەرە هەرەوەڵا بەرێ باشە مامەی ڕۆژانە لە کاژمێر چەند بۆ چەند ئێرە؟ وەڵا 8 نیو دێمە تا 10 سەعات چار دەڵێن ڕۆژانە زیاتر چ کارێک دەکەی لێرە چی بار دەکەن جای وای ئەشیا دەگوازنی و جای وای پارەش دەگوازنی ناو دۆلا فرۆشە. باشە نرخی گواستنەوەی پارە لەگەڵ گواستنەوەی کەلوپەل هەمان نرخە؟ هەموو یەکە 2000 و 3000. باشە سەرەتا کە دەست بەکارکردن کرد لێرە و بازاڕە چۆن بۆ گەر بۆم باسکەی چۆن بۆ بڕیارتدا لە تەمەنی 22 ساڵی دەست بۆ کار وەڵای ئەو زەمان بازار برین ژیانەکە خۆشتر بوو ژیانەکە هیچ خەمی هیچ نەبوو خەمی مندار نەبوو خەمی برین خەمی مەسرەف و شتیوار نەبوو دۆ خۆت پیا دەکرد و دەتخوات بەس ئێستا کە ڕۆژی ئیش دەکەی 10,000 ئیش دەکەی 12,000 ئیش نازانی خەمی مندار بخۆی خەمی خۆت بخۆی نانی ژیانەکە زۆر زەحمەت بووە. باشە مامەی سەرەتای دەستپێکردنی کاری بابلین کارکردن بە عارەبانەت چۆن بۆ بڕیارە داگە بۆم باز بکەیت چۆن بووی هاتی ئێرە یەکەم جار لە ساڵی 94 یەکەم جار ئێکوانە پری ئەشیا بوو ئەشیان دەفرۆشت لێکوانش کشمیش و شتیوان دەفرۆشت زامیز لەو سەیدا هاتم لێکوانم ڕاگرت وەچی لەکوان ڕاگرت ئەتا عالەمەکە ئەمنی ناسی لەوە دەمنی ناسە رامیز بەردەوام بووم هەتا گەشتمە ئەوڕۆ. باشە مامەی تاوە کوێسە چەند عارەبانەت گۆڕیە؟ وەڵا زۆرم گۆڕیە عارەبان ئاستم زۆر گۆڕیە عارەبانە دارم زۆر گۆڕیە ئەوانم هەموو گۆڕیە.